شەفافیت لە گرێبەستەکان و داهاتی نەوت ڕەمزی پێشکەوتنی پیشەسازی نەوتە، بەڵام دوای ئەوەی لە ساڵی 2007 هەرێمی کوردستان بە فەرمیدەستی بەدەرهێنانی نەوت کرد لە ڕێگەی کۆمپانیاکانەوە، هەر لە سەرەتاوە گرێبەستەکان شاراوە بوون. ئەوانەی ئاگاداری گرێبەستەکان بوون تەنها سەرۆکی حکوومەتی ئەو کات و وەزیری سامانە سروشتیەکان بوو. هەر بۆیە لە سەرەتای دەرهێنانی نەوت تاکو ئێستاش زۆرترین ڕەخنا ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان و لە نێویشیدا گرێبەستەکانی نەوت کراوە. ئەندامانی پەرلەمانی کوردستانیش ئەوەیان زانیوە بە تێکڕا تەنها لە سەدا 37 داهاتی نەوت هاتۆتەوە خەزانەی وەزارەتی دارایی و بۆ موچە خرج کراوە. لە سەدا 63 کۆی داهاتی نەوتی هەرێمی کوردستانیش بۆ کۆمپانیاکان و کرێی بۆڕی بووە، بە جۆرێک کرێی ئەو بۆڕەی هەولێر بە جیهانەوە دەبەستێتەوە، نیوەی کەمتری لە خاچی هەرێمە و ئەوەی تریشی لە خاچی تورکیایە. کەسی کرێی بۆڕی هەرێمی کوردستان دوو هێندەی کرێی بۆڕی تورکیایە. ساڵی 2020 بە تێکڕاوەرگرین تەنیا نزیکەی لە سەدا 37 داهاتی نەوت ماوەتەوە بۆ خەزێنەوە بۆ موچە، زیاد لە ساب 3.3 ڕۆشتۆ بۆ کرێی بۆری، لە سا 37 تی ڕۆشتۆ بۆ پارەی کۆمپانیاکان، واتە لە سەدا 63 کۆی داهاتی نەوت نەگەڕاوەتەوە بۆ خەزێنەی گشتی، کامەش بڕەپارێکی ئێجگار زۆرە. بەشێکی ئەمانە بەڵێ توانرێ پێیا بچێتەوە دوو سێشتە، بۆ نمونە کرێی بۆری زۆرە بە تایبەتی لە سنووری کوردستان کە ڕووبەری بۆریەکە لە تورکیا زۆر زیاتر لە کوردستان، بەڵام کرێی بۆری لە کوردستانە دوو هێندەی تورکیایە. باری وەزارەتی سامانە و سروشتیەکان لە بۆ بەرهەمهێنانی نەوت شتێکی ئاسان نییە. لە نێو پەرلەمانی کوردستان وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیاند تاکە چارەسەر دروستکردنی کۆمپانیایەکی کوردستانیە کە داهاتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. پەرلەمانتارانیش دەڵێن دەسەڵاتداران و حیزبە دەستڕۆیشتوەکانی حکوومەت هەر خەریکی دروستکردنی کۆمپانیان بۆ خۆیان و سێکتەرەکانی ژیانیش دەدەن بە کەرتی تایبەت، بۆیە ئومێدی باشبوونی ئەم دۆخە لەسەر دەستی ئەم حکوومەتە ناکرێت. لەوەتەی نەوت بەسەر بەخۆ دەفرۆشرێ و حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سەربەخۆی داوە نەوت بۆ تا نەهامەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. وەزیری سامانە سروشتەکان ئاماژەی بەوە کرد کە کۆمپانیایەکی کوردستانی هەبێ ئەوە داهاتی 100% نەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ حکوومەت هەرێمی کوردستانە. تا ئێستاش قەنەعەتی بۆ نییە کە نەوت بە شەفافی بفرۆشێ، ئەگینا بۆ کۆمپانیایەکی کوردستانی نەبێ. حکوومەت هەرێمی لە کاتێکدا هەموو شتی داوەتە کەرتی تایبەت هەر خەریکی کۆمپانیا دروستکردن و تەشکیلکردنی کۆمپانیایە لە هەموو بوارەکان. بۆچی ینی بۆ بواری نەوت کە سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان نەوتە، بۆچی کۆمپانیایەکی کوردستانی دانامەزرین؟ بەهۆی ئەو گرێبەستە نەوتیانەی کە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم بە نهێنی و نەشارەزاییانەوە لە بەرژەوەندی خۆیان ئەنجامیان داوە. زۆرینەی داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیای بیانی و کۆمپانیاکانی خۆیان دەچێت. هەرێمی کوردستانیش کە سەرچاوەی سەرەکی داهاتەکەی نەوتە، ئەگەر چاکسازی لە گرێبەستەکانی دانەکرێت لە قەیرانێکی دروستکراوی بەردەوامدا دەمێنێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.